گوندی گۆرانە لە سنووری کەرکووک وەرزی ڕنینەوەی سێوی بن عەرز دەستی پێکردووە. ساڵانە بە ڕێژەیەکی بەرچاو ئەو جۆرە سێوە لە سنووری کەرکووک بەرهەم دێت. وەک جوو تێرانی ناوچەکە باسی لێوە دەکەن، ساڵانە گرنگیەکی زۆر بۆ بەرهەمە خۆماڵیە دەدەن. ئەم سێوە سێوێکی خۆمانەیە تێر ئاوە بۆ تورشات بەکاردێت لە بازار تورشات فرۆشەکان لێمان وەرەگرن. ئێمە بێنە عەلۆ، ئەوانش عەلۆ ئیتر بۆ خۆی تورشات فرۆشەکان ئەچن لیان وەرەگرن، کە لیان وەرەگرن تورشاتێک بە تامی لێ دەرەچێت لەبەرەی سێوەکەی ئاودارە، سێوێکی باشە خۆمانەیە وەکو ئەوانەی هاوردەکراو نین. ئەم شوێنە خاکەکەی وا دروست بکربوو بووە بۆ سێو بن عەرزی، بۆ ئەم شتانە شتێکی زۆر باشە. ئەمە لە پشمەوە تا سێو بن عەرزیە ساڵ یەک جارە چندێت و خۆی بە تۆکەی خۆی یەک جار لێ دەی سەوزە بێت و تا 10 ساڵە ڕوات. بەس ئەوەنە لەسەر تو ئاوێ دەیت، هیچ ئازادێکی تیان نییە، بۆ تورشات بەکاردێت. ئێستا کاتی ڕنێتی کۆکردنەوەیەتی، بەس ئەوەنە لەسەر تووە کە ئەیچنیت و کۆیەکەیت و هەڵێگریت و تەواو دوایەوە ئەینێریت بۆ بازار. ئەوان خۆیان هەڵی ئەگرن بۆ تورشات و شت بەکاردێت. یەک جارەی چنیت دوایەوە خۆی تا 10 ساڵە ڕوا پێویست ناکات لیدی تۆ ساڵانە. دوکاندارێکی تورشات فرۆشتن باس لە سێوی بن عەرز دەکات کە لە پاڵ بەرهەمەکانی تردا تورشاتێکی نایابی لێ بەرهەم دێت. سێوی بن عەرز سێوێکی خۆشە، هەتا بڵێ سێوێکی جوانە، زیاتر سستانە بەرهەم دەهێنرێت. خۆشکردن و ئامادەکردنی بڵێ لەلایەن جوتیارەکانەوە لەو بن عەرزە دەرێکەن ئەیشۆنەوە پاک دەری دەهێننەوە ئەیکەنە فەردەوە. ئیتر ئێمە شەچین لەوێ ئەیکڕین لیان زۆر ترشات خۆشەکە تێە. سێوی بن عەرز جوانە ئەیشۆیتەوە ئەیکیتە خێواوکەوە، ئەیکیتە خێواوکەوە هەڵێکی تا زەر دەبێ بۆ ماوەی 45 شەو تا 50 شەو تا زەر دەبێت کە زەرد بوو ئیتر خۆشەیەکەی سرکە و تام و بۆن و ئاوی سیر و ئاوی تری و هەموو شتێکی تێکەڵەکەی بۆی خۆشە بێت. ئیتر خەڵک زۆر تالیبێتی. شان بەشانی توور و خاس و میوەجاتەکانی تر ساڵانە لە سنووری کەرکووک بایەخی زۆر بە چاندنی سێوی بن عەرز دەدرێت و ئەم جۆرە سێوە خاصڵەتێکی تایبەتی هەیە، ئەوی شەوەیە ساڵێک دەچێنرێت و 10 ساڵ بەرهەمەکەی کۆ دەکرێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، گوندی گۆران لە سنووری کەرکووک.